بەناوی خۆی گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست دوای 7 ساڵ لە ئارامی و شەڕ لە سووریا و توێژی نێوان کوردانی سووریا و حکوومەتی سووریا دەستی پێکرد لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو وەفدێکی ئەنجومەنی سووریای دێموکرات سەردانی دیمەشقیان کرد و لەگەڵ ڕژێمی سووریا لەبارەی ناوچە کوردیەکانی ژێردەسەڵاتی هێزە کوردیەکان کۆبوونەوەیان ئەنجامدا بە میوانداری بەڕێز سلێمان عەرەب نوێنەری پێدا لە هەرێمی کوردستان تاوتوێ ئەم پرسە دەکەین سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەین. دوای 7 ساڵ لە شەڕ و نائارامیەکانی سووریا گفتوگۆی نێوان کوردانی سووریا و ڕژێمی سووریا دەست پێ دەکات. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو وەفدێکی ئەنجومەنی سووریای دیموکرات سەردانی دیمەشقی پایتەختی سووریایان کردو لەگەڵ ڕژێمەکەی بەشار ئەسەد کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان سەردانی وەفدی کوردانی سووریا بۆ دیمەشق لەسەر داوای حکوومەتی سووریا بوو. دوای کۆبوونەوەی هەردوو لاش بڕیاردراوە چەند لیژنەیەک بۆ گفتوگۆ پێک بێنرێت. ناوەڕۆکی گفتوگۆکان لەبارەی ناوچەکانی ژێردەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکراتە کە پەیەدا تێیدا باڵادەستە. هێزەکانی سووریای دیموکرات لە ئێستادا لە سەدا 26 خاکی سووریایان بەدەستەوەیە و یەکێکن لە هێزە کاریگەرەکانی سووریا لە هەر یەک لە پێکهاتەکانی کورد و عەرەب و سریانی پێک هاتوون. کورد تێیدا زۆرینەیە. لەبارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکانی نێوان حکوومەتی سووریا و ئەنجومەنی سووریای دیموکرات چەند ناوەندێکی ڕۆژنامەوانی باز لەوە دەکەن هێزەکانی سووریای دیموکرات ڕەزامەندیان نیشانداوە بە گەڕانەوەی ناوچەکانیان بۆ ژێردەسەڵاتی ڕژێمی سووریا. لای خۆشیەوە ڕیاددەڕایەر هاوسەرۆکی ئەنجومەنی سووریای دیموکرات و یەکێک لە ئەندامەکانی شاندەکە بۆ دیمەشق ڕایگەیاند ناوچەکانی باکووری سووریا تەسلیمی هیچ لایەنێک ناکەن. لەلایەکی ترەوە ساڵح موسلیم هاوسەرۆکی پێشووی پێدا لە دیدارێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئێمە پارچەیەک لە سووریاین. ئێمە هەرگیز لە دەرەوەی یەک پارچەی سووریان نەبووین. ئێمە هەموو کات بیرمان لە سووریا کردوتەوە. بەڵام مۆدێلێکمان هەیە کە خۆمان بنیاتمان ناوە. ئێمە ئەومان بۆ دەرکەوت ئەو مۆدێلە ڕاستە باشترینە و ئێمە دەمانەوێت بڵاوی بکەینەوە. گفتوگۆکان لەگەڵ ڕژێمی سووریا لە کاتێکدایە کوردانی سووریا لەبارەی گفتوگۆ لەگەڵ حکوومەتی سووریا بوون بە دوو بەشێکیان پشگیری گفتوگۆکان دەکەن و بەشێکیشیان لەگەڵ وتوێژدا نین. هەرچی بزوتنەوەی کۆمەڵگەی دیموکرات تەفدەمە کە ناوچە کوردیەکانی سووریای بەدەستەوەیە پشگیری گفتوگۆ دەکات لەگەڵ ڕژێمی سووریا و خۆیان بە نوێنەری ڕاستەقینەی کورد لە سووریا دەزانن. ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریاش کە زۆرێک لە سەرکردەکانیان لە هەرێمی کوردستانن بەشدار نین لە گفتوگۆکان لەگەڵ حکوومەتی سووریا و دەڵێن ئەنجومەنی سووریای دیموکرات نوێنەراتی کوردانی سووریا ناکات. دوای ئەوەی لە ساڵی 2011 شۆڕشی سووریا سەری هەڵدا بەشێک لە هێزە کوردیەکانی سووریا بە سەرۆکایەتی پێدا کۆنتڕۆڵی ناوچە کوردیەکانی کرد و لە ساڵی 2014 کانتۆنەکانی عەفرین و جەزیرە و کۆبانیان دامەزراند و ناویان نا فیدراڵیەتی باکووری سووریا. بەڵام لە سەرەتای ئەم ساڵ بەهۆی هێرشی تورکیا هێزە کوردیەکان کانتۆنی عەفرینیان لەدەستدا. زارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک سلێمان بەخێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین دوای 7 ساڵ لە شەڕ و نائارامی لە سووریا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو گفتوگۆیەک لە نێوان کوردانی سووریا و ڕژێمی سووریا هاتە ئاراوی ئەو گفتوگۆیە لەسەر چ بنەمایەک دەستی پێ کردو. سلااو ڕێز بوویوە زۆر بەخێر بووی هەموو تەماشاوان لە قەناری پەیام تیڤی. چەند ساڵ دەرباس بوون شەڕ و پەرچوون و ئالۆزیا سووریای گشتی ڕۆژهەڵاتانەوی ناوە شەرەکی گشتی 7 ساڵ تژیکردن. لە ئەنجامێدا زۆر شەهید زۆر کوشتن زۆر ئاوارەکردن و زۆر خراپبوون گوند و باژار وێرانکردن گشتی ڕوودا. پێواژوەیە چەند ساڵاندا شەڕێ لە بەرامبەری تەرۆریزمی لە بەرامبەری داعشێ لە بەرامبەری جەبهەت النوسرە هەروەها لە بەرامبەری ئەو هێزانێک و نەخۆدی پرۆژە و چارەسەریە سیاسینە
yani jî neş bûyî demokrasiyê ji bûyî azadiyê ji bûyî gelan û civakê te koşîn dikin di encam de piştî Daeş yani jî heger gavekî stratejî piştî tewawkirina Daişê êdî Daeş di enfasê xwe dawî de Sûriyeyê de jiyan dike hêzanî ku li dijî Daişê tekoşîn kirin û berxwedan kirin karî bûn ne tenê gelê Sûriyeyê biparêzin hemû gelê rojhilata navîn hemû mirovahiyê biparêzin di nav wa de jî hêzên Sûriyeyê Demokratîk hêzên YPG û YPJ weke destkeftiyên gelê Kurd di pêvajoya alozî û fewdaya rojhilata navîn de çend salê rabirdû de bo wê êdî Kurd yan jî em bêjin hêzên demokratîkên Bakurê Sûriyeyê bi giştî amade ne ji bo çareseriya siyasî êdî tewabûna pêvajoya şer û neistiqrarê êdî pêwîst e ku Sûrî xwe bi xwe pêvajoyekî siyasî de di hêwarekî de tefawudekî de karibin Sûriyeye nû bidin avakirin ser wî bingehê yani pêvajoyekî siyasî demdirêj çend sala derbas bûn yani hêzên opozisyonê rejîma Baas derve li hindir û opozisyona hindir û giştî pêvajoyekî siyasî di nav de dest pê kiribû û bê encam dima ew civînê ku hatinê li darxistin bi giştî yani encamekî ku mirov bêje ji bo çareseriyê nebû مەبەستە ئەو گفتوگویانێک کە لە نێوان ڕژێمی سووریا و ئۆپۆزیسیۆنی سووریا بەڕێوە چوو دوای چەندین جنێڤ یەک و جنێڤ دوو جنێڤ سێ هیچ ئەنجامێکی نەبووە ئەو گفتوگویانەی کە بەڕێوە چوون بارەی دۆخی سووریاوە بەڵێ ئەو جوینانە ینی چەندین جوین جنێڤ هاتنە داخستن چەندین ئاسیتانە هاتنە داخستن چەندین جوین لە ڤیەنا لە سوچی هەروەها چەندین جوین بێ ئەنجام بوون چما بێ ئەنجام بوون ژبەر و کەسیش بووی چارەسەریە پرۆژەیەکی ڕاستەڕاست پێشکەش ناتکرد هەر کەسی ئیدی قبول ناتکرد هەر کەسی سیاست لەسەر تنەکردنا هێزادی برێڤەت بر هەروەها چ ئیرادا وایە ناکە سیاسی نەبوو و کاربن بگەن بەس کوردانی سووریا بەشدار نەمون لەم توێژانە ممکنە هەنە کەسایەت ممکنە هەنە ئەطراف بەشدار بوو بن لێ ئەطراف نەبێ ئیرادە بوون لەسەر عاردێ لەسەر زەمینێ هێزاوانەکە نەبوو و ببنە هێزا چارەسەریە کو ئیرادەیەکە سیاسی پێشکەش بکن و کاربن بریارە بگرن و لەسەر زەمینێ و لەسەر عاردێەوە بریارە یعنی پێ ئێستاوانی کە لە ئۆپۆزیسیۆنی سووریان کوردن بۆ ئەنجومەی نیشتیمانی کورد لە سووریا کە بەشدارە بەڵام ئێوە وەکو پێدە بەشدارین ئەوان نوێنەرایەتی کورد ناکەن لە ئەنجومەنی بۆ نمونە لە ئۆپۆزیسیۆنی سووری یعنی ئەم نابێژن وەکەوە ناکێ وەڵا ئەو نوێنەرتیا کورد ناکەن یانجی تەمسیلا کووردا ناکەن و ئێمە ئەم تەمسیل دکن ئەم نەرینێ و وێ نزیکاتیە نزیکی واقعی سیاسی یانجی هێزێ سیاسی کوردی ئەم نابن یعنی هەموو کەسێک چی بێ یانجی ڕێخستنە و هێزێکی سیاسی بێ پارتیەک چی بێ خودی نەرین بێ ئەم ڕێز و احتیرامی ژێرە دەگرن لێ نەمەسەلەتی تەنێ تەمسیلە یان نەتەمسیلە یعنی دوا جیڤینادا ئەو هێزانی کورد ئەو پارتیên کوردی هەگەر کەسایەتên کوردی کو ئامادە بوون نەخودی ئیرادە بوون و نەخودی باندۆر بوون لەسەر عاردێ و لەسەر زەمینێک و کاربن گوهارتنا چێبکردنیانجی بریارە بگرن بۆ وێناکێ ینی پێوەژوویەکی سیاسی دەم درێژ هاتەمەشان دەستخوازم یەک نەرینی بێژم ڕاستەڕاست و دەستپێکە شۆڕەشە سووریایەدا ئێمە وەکە پەیەدا یانجی وەکە هێزێن باکووری سووریە کومە پشتە خۆدەدا خەتە سیەمین یا سیاست ئامادایی مەشاندن هەموو هەوڵدانێن وە هێزانە هەبوون و مە بریجیمێڤە بدنە گرێدان یعنی قاش و ئەم هەواڵی ریجیمێنە ئەم بریجیمێرە تەف دەگەرن یانجی ریجیمی هەرم تەسلیمی مەکردنە و سیاسەتێکی وی ڕەنگیت گوتن و وێ ریجیم دەمەکەکندا وێ هەرێ وێ خلاص ببێ وێ ئەو ریجیمۆری هلاندن و ئەمجی قاش و پەیادەژی وێ پێرە ئێهلا سیاسەتێکی وی ڕەنگی و نەرینێکی وی ڕەنگی دابوونە پێش نەها دەماک و ئەنجامی پشتی شەڕێ لە دژی داعشی هەروەها دو پێیواژۆیە شۆڕەشە ڕۆژاوای کوردستان و دەستکەفتیەن کوردایەک و چەندین ساڵ هەم بە کەدەکە مەزن هەم بە بەدێلێن گران هەزاران شەهید هەم بە سیاسەتێکی پر
زانبون و خوندنکی راست جواقع رجلات ناوین و ازمه و شر کود سوری داد بردوام بو ایرو روج همان نرینا کفن یعنی اف نزیکتی کل نابرا ما و رژیمی دا چی بونه انجی اف شانده کج روجاوای کردستان چو شامه هنه کردیتون پیکانی نووگریا یعنی پیواجوی بریوی مترسیا کو امو رژیمی لف بکنه او هزانا اگر یعنی د اتفاقا سوری ده د اتفاقا هندرویا سوریه ده مترسیه واهنه یعنی د ترسین کو دناوا سوریه ده اتفاق چبه چما وینا کد بیش از خوازم وینرینه بدم پیش او هزانه کو دروا خو هیلان کو دفش جواکا سوریه بردان کو دفش گل کرد و گل سوریه بگشتی بردان خو تسلیمی هز نابنتوی و هرمی کرن یعنی تایبت قصدا من جه ایران خو تسلیمی ترکیه کرن کو خو تسلیمی رایا دروا کرن کو چون سیاست دروا بکن ایرو روش باوریا وانا که به اتفاق هندرو نای اف هزانه کل هندرو سوریه ده کل سرزمینی کاریبون پروژه پیش بخن ایکو کاریبون قلب پاريزن ایکو کاریبون ارهابی و داعش بشکینن باوریا وانا که به اتفاق و هزانه ایرو روش بوی مترسیه و اون کوی دی برد گوتن و رژیم هره و پیداش بر هره ایرو روش پشتی داعش رژیم شرعیه یعنی هزین ابنتوی اثر دوی اثر اساسی هزین ابنتوی بجم نکو ام بجن رژیم شرعیه نه یعنی امریکا اوروبا روسیا هزین هرمی حتی ترکیه بخویا کود گوت بشار ارحال و می تواو بکن ایرو روش رژیم بشار و رژیم باس شرعی بینن جبوی یعنی او رژیم و دم ام جیمان جبوی ونا که مترسیه و هی گو امو رژیم اتفاقی بس برد با گفتگو کن یعنی گفتگو که پیشتر نبود لنیا کردانی روجاوا لەگەڵ ڕژێمی سووریا لەو چەند ڕۆژە دەستی پێکرد یاخود پێشتریش گفتوگۆی نهێنی هەبووە بەڵام ئاشکرا نەکراوە بۆ خەڵک یعنی پێش ئێستا گفتوگۆین نەبوون اتفاقی تا ئێستا نینن واقعکی دناوە سووریایەدا هەبوو یعنی هەبوونەکی رژیمێ لەسەر عەردەی هەیە و هەبوونەکی مەژی لەسەر عەردەیە لەشگەری و سیاسی هەیە ما شەڕێ داعشێت کرد اواجیش طرف دیده شری داعشت کرد لی مراست راست شری هفدو نکریه بلکی ده هنک پیواجوی ده اند هنک شونا ده مشری هف کر اوجی جبوی سیستمکی ذهنیتکی شوفینی دیکتاتوریانا یعنی سیستمکی وا کو ام راست ما يريش وينك يذكروا ما دجي استبدادي او قافي شردان ولكن شركي يقولوا توند ومازن دنافرا ماذا تشينا بوبو لما بهذا يعني هذيك جاليكي باتفاق ما شري داعش وشري ترور يكروا شري جبهة النصر كر او راستيك ولكن حتى وكانها يعني قفتوقوي راست سياسي نبويا دناف برامدا يعني وكدو طرفين السياسي كوان بهدورة لإستا بفرمي عالی حکومت سوریه یا شامی و خواندنا شانده کی لسر نافی مجلس سوریه دموکراتیک بوی شامی هات خوستن و سروی اساسی او شانده چو یعنی لسر داواکاری حکومت سوریه بو شانده کروشتو بله بلان بوچی بناوی انجمنی سوریه دموکرات روشتو بو بناوی روجاوی کردستان روشتو شانده و کارکی چیه؟ بله يعني الرجاوي كردستان والباكوري سوريا سياسة كي كومدا مشاندن ياكو باش تاخذ دي خطا سيامين دم كيدا مجلس سوريا ديمقراطيك دا مزراند هروها مهازن سوريا ديمقراطيك جي دا مزراند بەڵام هێزەکانی سووریای دموکرات کە ئێستا بەڕێز و وەفدێکیان ڕۆشتۆ بۆ دیمەشق لە کێ پێک دێن بۆ نمونە باڵە سیاسیەکەیان جگە لە باڵی سەربازی و عسکەری ئەوەی کە ڕۆشتون لە چ لایەن و گروپێک پێک دێن يعني مجلس سوريا ديمقراطيك مجلس كبير رنگيه كو تمثيل حمو بكاتين باكوري سوريا يعني بقشتي سوريا يعني بكرد وعرب بقشتي بكرد وعرب وسريان حمو هيزولايان سياسي د روجافادا د باكوري سوريا دا و د قشتي سوريا دا هزكي بي رنگيه هزكي هزن سوريا ديمقراطيك بپیشنگتي يا پگو يا پجا بهبون آسایش
ڕۆژاوای کوردستان هەروەها هەموو هێزن لەشگەری ئەو سیواناوەیە سیاسی تێناسکردن. دناوە ڕۆژاوای کوردستانی دەژی هەموو بگشتی لایەنین سیاسی این ڕۆژاوای کوردستانی دناوە مەسەدەدا مەجلیسە سووریای دموکراتیکدا جێخوا دەگرن بۆیە مەجلیسە سووریای دموکراتیک تەمسیلە ئیرادا سیاسی و نونەرتیە سیاسی یا هێزن لەشگەری و یا ڕێڤەبریە خۆسەریە دموکراتیک یا کولسەر خاکێ ئەv نێزی زێدەی 6 ساڵایە و ڕێڤەبرنان جوواکت کرد. زۆر باش بەس ئەوەی کە بەرەزوت ئێستا بۆ باسی ئەمریکات کرد باسی تورکات کرد باسی وڵاتانی ترکت کە ڕژێمەکەی سووریا بە شەرعی دەزانن ئێوەژۆک و کورد بە شەرعی دەزانن بۆیە گفتوگوی لەگەڵەکەن چکان دەگلایان پێیان وابوو نابێم ڕژێمە لە مەودووە ڕۆڵی هەبێ لە ئایندەی سووریا. یعنی ما پێواژوویە 6 ساڵێن ڕابردوودا نه لە دژی ڕێژیمێ نه لە دژی ئۆپۆزیسیۆنێ ما شەرەکی ڕاستەڕاست ناکردیە. ینی شەرتان نەبووە لەگە ڕژێمی سووریا و ئۆپۆزیسیۆنی سووریا نه لە دژی ئۆپۆزیسیۆنێ ئەم ڕاستە ڕاستت بێژن ڕژیمێکی ئستبدادیە ڕژیمێکی شوفینیە مافی گەڵان ناسناکێ نە دەموقراتیکە هەروەها گەلێ خوا کوشتیە گوند و باژار خراکردە ئەو تحملیە ئەوەی مەسئولیەتی ڕژیم دکێ لێمە ڕاستە ڕاست ئێریشی و شەڕێ لە دژی هێزن سووری نەکردە نە ئۆپۆزیسیۆن نەریجیم چما ژبەر ئێمە فەلسەفامەیە ژیانی و پاراستنێدا ئەم پاراستنە جوواکە خۆ گەلێ خۆتکن ئەم ئێریشی کەسی ناکەن ئێش بووی ئەم ئینترا شەرتان لەگەڵ داعش کردووە لە سووریا شەرتان لەگەڵ بەرەی نووسرە کردووە لەگەڵ ڕژێمی سووریا و ئۆپۆزیسیۆنی سووریا نەکردووە. بەسمەوەسمە و کێسە ئێوە حکوومەتی سووری بە حکوومەتێکی شەرعی دەزانن کە گفتوگۆی لەگەڵ بکەن نە یعنی ئەv من ڕایا گشتی یا ناونەتەویدا دیارکردن یعنی پێش ئێستا ئەمریکا وتی ڕژیمە باس پێویستە ئەرحال پێویستە تەواو بڕۆی پێویستە نامێنێت ئەمەوێ بشکێنن بەشار لەسەر نەشرە یا بەشار لەسەر دکتاتۆر ینی قسەی ڤێرەنگی لەسەر ڕژیمی و لەسەر گشتی سیستەما بەعس دکردن لێ ئێستا ئەوانە شەرعیت بینن ینی لەسەر دەوێ ڕایەدارێنەوە و لەسەر هەموو ینی نەتەوێن یەک بوویدا ئێستا وڵاتانی دەرەوە مامەڵ لەگەڵ بەشارە سەد دەکەن و سووریا وەکە حکوومەتێکی شەرعی وەکە سەرۆکێکی شەرعی بۆ وێنە ئەو هێزێکی سووریا ئەم وێت خوازم بێژم ینی ئەم ئامادەنە بۆش بۆی ئۆپۆزیسیۆنێژی ئەم دانیشن و مفاوەدات و حیواری بکەن ئەم ئامادەنە هەر کەسی و بخوازیش بووی چارەسەریەش بووی تەواوکردنا شەڕش بۆی بەرژەوەندیên gelê Sûriyeyê ji bo aramî û istiqrarê em ji bo her kesî amade ne di nav de jî rejîm. Bes li ser ew tuêjanê ke kirawin li çend rojê rabû li ser çî xise li ser çî kirawe û babetanê ke giftugoyê li ser kirawe li nêwan ew vidê ke li bakurî Sûriya roştû bo Dîmeşq. یعنی پێش ڕۆشتنی ئەو وەفدا بۆ دیمەشق هەنێک گفتوگۆین جور بە جور هاتبوون لە دارخستن یعنی ئاستە خەدەمی دە ئاستا پێدوین جیواکێ پەیداکردندا چونە ئەv وەفدەی داوی بۆ دیمەشق من وتی فەرمی جاری حکوومەتە سووریای یا شامێ هاتنە بە خواندن ئەو وەفدانە ئارمانجی خۆی ئەساسی ئەون ئەvە و بۆ ڤەکردنا ڕێ یعنی بۆ ئامادەکاریەنج بۆی گفتوگۆیەکی ڕاستەڕاست و لەسەر هەنێک بنگەهێن ئەساسی و ئەم کار بن گاڤ نابدن هەم مە وەکەشاندا مە ڕەوشە حکوومەتە سووریای ناس کرد هەم مەخواست ئەم هەنێکی ژنێزە ئەم حتا چ ئاستی ئەو ئامادەنە ژ بۆی چارەسەریەش بۆی گفتوگۆ و حیوارێ حتا چ ئاستی ئەمکارن بە هەورە گاوا بدەن دوێ چارچۆڤێدا بوو لێ ئەو شاندە تو بریار نهاتنەگرتن لەسەری شتێک ڕێک نەکەوتون لەو گفتوگویانی کە کراوە ئیتیفاقێکی ڕاستە نەبووە وەلاکن یعنی حتا ئاستێکی نەرمبوونەك هاتیە دیارکردن و حتا ئاستێکی و گاڤ وەرنەداین ji بۆی گفتوگۆ حیوارێ وش بۆ اتیفاقی بەڵام باز دەکرێت کە لەو هەنگاوانەی کە نەنراون پێکێنانی چەند لیژنەیەکی یاخود کۆمیتەیەکی گفتوگوۆیە برای لەسەر دراوەمە کە لە نێوان ئێوە و حکوومەتی سووریا بڵێن کوردانی سووریا لەگەڵ حکوومەت
ذاتاً يعني دماكو اف شاندت شوية يكمين جاركو ده لاياني سياسي سوريا ده راست ورنا قلهف يعني رجيمي شامي حكومة سوريا هزن سوريا ديمقراطيك مجلس سوريا ديمقراطيك وريفابريا خسريا الباكوري سوريا وك هزكي تنرو نابيني وك هزكي سوريد بيني يماجي ما جبركو او ناكي طرفك سوريا ام سروي بنجهي چونه بوي استا دو طرفين سوري هاتنا قالهاف جبوي حواري وتفاوض يمكن ويلسرچ يمكن يعني 6-7 سال درواس بون ريفابريا خسر باكوري سوريا دا يرو روج ريفابريا خسريا ديمقراطيك يعني هرمن روج افاي كردستان وباكوري سوريا نا بيدفي وانا كي بدولتينينا يعني حتى اصلك بلند كو بدولت آوی پیدا کن پرورده دکن خدمات پیشکش دکن بلدیات و شهروانی اتفاقدارن و بگشتی جیان سیاسی و خدمی د رجاوا و باکوری سوریه ده لسر ريفابريا خسر و تماشا زور باش بس بو روم بیانی بونم رو بدیاری کرای خسر سر چی دکری لگر رژیم سوریه چون دک ناوندی روزنامه‌ای بلاغن کردو که بونم ایوار راضی بون که ناوچکانی خوتن تسليم حكومة سوريا بكنا وبون صلاتي رجيم سوريا بقريتونا وتشكردي كان تشتكي كل سر نافي تسليم كرني نينا اف از تخازم مش بوي فيناك يك نقطة بيجم بلا يعني من قلت طرفك سوري ردروني نمو صالح حياة وكاكو رجيم باس بهناك اطراف ديركر بلا ونا تسليم كاري جبركو او مصالحاكو واناك بحث كر او بخوت براتيكي دش بيكات يعني در دور حمصة در دور شامي لغوطة شرقي وداوي لدرعة تسليم كريا كي راست شبو هذا الرجيم روسيا بو سروي اساسي جي او ال وعسكري وانا كحمود اشتيا وانا كجي بالاشجار خو خصنا بصاده وشاندنا جم تركيا ياكو فروتن الراستيا تسليم كريا او ياما ام دو طرفين سورينا والراستيا مع عفرينا عفرين چون برخودان هاتا مشاندن چون تسليم كاري نبو چون حتى استاج ام البرخود دن و ام البرخود بدن و ام تنازل جيناكن راستيا ما عفرينا راستيا وانا كي درعايا اوانا كي تسليمي رجيم بون يما نممكن ام تسليم ببن جبوي اف هفديتنو گفتگويا كو ايرو روج دبي فرق جوازيه كي پر جدا جويه هيا ليت خازن بدنا ديار او گفتگو يعني كرجيم سوريا او اوبوزيسيون سوريا كردويتي يا اخي بونم لسرنا وشكان لقال او گفتگو يعني كي ولا قال رجيم سوريا ديكن بلا يعني تا استا رجيم باس رجيم حكومه سوريا يا شامي لاطراف بوزيسيوني وك اوبوزيسيون ناري يعني وكي هزن تندرو قالنا كات نفرمي باردروني يعني گفتگو يعني ككرام راسته وخونه بونا مباشر هم راسته وخوبون هم راسته وخوبون هم وكا طرفكي تندرو يعني نشرعي وانا كده بس يستوى رجيم سوريا وكويزي كي شرعي دتن ناس يعني بونمنا بله يما بخواندنا حكومه سوريا بوما سروفدكي رسمي ونها بيواجويا كورد دل بيشياما ويدي ديار كرن مين اكاويتشا اف قوميتين كورنا درست كرن جبوي بيواجويا حواري و گفتگویان بردوام ببی یعنی قومیته سر آستا خدمی قومیته سر آستا پرورده قومیته سر آستا امنی و پاراستنی هر وها قومیته سر آستا سیاسی و کاربن انجام بدن یعنی براستی یعنی مروف و بیجه کو کریزا سوریه وشر كل سوريا داي نشرك عادية يعني كريزة كي كورا برزقريكين جدينا بيوستيا هناك بگفتگو حوارك جدي وكورها احتمالك مظنك او گفتگو حوار بردريج بك دنافا خود تفاصيل برهور وبرجران هنا يعني دسري ودا چرا سر کرنا دوزا كرد يعني قال كرد قال كل سخاك خويا قال كرد خدي دوزاكا بيوست او دوزانا وري چارا سر كرن بس بوي لا يمرون بيسيو دتانوي لغ رجيم سوريا لبواري پرورده لبواري بروبردني بونا امني
لە بواری سیاسیش بکەن هەموو مژارادات هەموو مەجاڵات بەزەوە بەمانەی گەڕانەوەی ڕژێمی سووریا نایەت بۆ ناوچانەی کە بۆ نوێستە لەژێر دەستیەوەدایە یعنی ئێمە ئەم دەستپێکی دەخۆدی نەرینێکی ڤی ڕەنگینە و یەکبوونە خاکە سووریە مە پاراستیە گەلێ سووریای مە پاراستیە مە براتیا گەلان و ژیانە هەفبەش ناوبەرە پێکاتەیان کورد و عەرەب و سوریان و هەموو پێکاتەی جوواکێدا مە پاراستیە و مە پراتیکا وێناکێ پێک ئانیە ji بۆی wê vegera hikûmeta Sûriyeyê yan jî weke ku dibêjin teslimkarî yan jî wê rejîm vegerê wê ê ser heremê desthilatdariya xwe deyne nemumkin e ev tişt bibine yanî ji ber destkeftiyên ku me avakirnî di Rojavayê Kurdistan û li Bakurê Sûriyeyê de bi bedelên giran me avakirine neş xwe de me avakiriye bo wêna nemumkin e îdî rejîm وەکە 2011 و بەری وێناکی وەرێ vegeri heremên ئەگەر گەرێتەوە چۆن دەگرێتەوە بۆ نمونە بۆ ناوچە کوردیەکە ئەگەر ڕێکەوتنێک کە بێت یعنی di rêkewtinê de çareserî rêveberiya xweseriya demokratîk Sûriyekîne navendiye بەڵێ یعنی ئێستەوە بۆ وەکو کوردان ڕۆژاو بڕاتان بەجیابوونەوە نییە بۆ نمونە لە سووریا جیابنەوە یاخود هەرێمێکی سەر بەخۆدا بمەزرێن لە سووریا بڕاتان بەچیەنی بۆ نمونە باکووری سووریا پێکاتێکی ئیداری هەبێت یعنی ji destpêkê ta êsta me ji bo parçekirina Sûriyê tu nerînê wî rengî nedane لەگەڵ پاسەکردنی سووریادانی نێوە na ji bo parçekirina Sûriyê me tu nerî nedane pêş me parastina xaka Sûriyeyê hertim daye pêş mînaka me Sûriyekî ne navendî demokratîk la merkezî ekîd la merkeziya demokratîk gorî biryarên ku me kongra mesedê derxistî pêş yanî Sûriyekî nenavendî demokratîk û serbinga rêveberiyên xweseriyên demokratîkê ku îro roj di Rojavayê Kurdistanê de çendîn salin rêvebirinê dikin yanî di nava wê de çareserkirina doza Kurd yek xetin herî qalin diye ku pêwîst e were meşandin حکوومەتی سووریا بڕوا بەوەیە کە کێشەیەکێ لە سووریا ناوی کێشەی کووردە لە کاتێکە پێشتر کوردی زۆر چەوسانێتەوە ئێستا دوای ئەم پێشاتانە دوای 7 ساڵ لە شەڕ ئەو بڕوای بۆ دروست بووە کە کێشەیەکێ لە سووریاەوە پێویست بە ناوی کێشەی کورد چارە سەر بکرێت هینی ez dixwazim tiştekî bêjim kêşeyê Kurd kêşeyekî pir giran e di rojhilata navîn de taybet di Sûriyayê de û dagirkerên Kurdistanê û sîstemên desthilatdar ê ku mafê gelê Kurd û gelê Kurd nas nakin bi tenê bi meseletên siyasî yan jî bi hinek meseletên biçûçik nemumkin e ku mafê gelê Kurd û hebûna gelê Kurd li ser xaka wî nake nas bikin ji bo wê tekoşîna ku medayî meşandin çendîn sala di Rojava û Bakurê Sûrî de avakirina rêveberiya xweser avakirina hêzên leşgerî YPG û YPJ ev in damana çareserkirin û hebûna gelê Kurd li ser xaka Rojavayê Kurdistanê ye yani pêwîst e herkes vê rastiyê zanibe yanî ême ewraqê me yê daxtê hene ku em zextê li ser rejîmê bikin ku etirafê bi gelê me bike etirafê bi hebûna me bike etirafê bi nasnameya me ya Kurdî bike ku em hene îro roj hem ji bo wênakê me dezgeh û muessesat damezrandine hem ji bo wênakê me hêzên parastinê û leşkerî damezrandine hem di nava siyaseta navnetewî diplomasiyeta navnetewî de têkiliyên me diplomasî xizmeta wê de ئەوەی بۆ دروست بووە کە ئاعتراف بۆ نمونە بە هێزە کوردیەکان لە ڕووی عسکەریەوە لە ڕووی ئیداریەوە بۆ نمونەوە فیدراڵەتی باکووری سووریا حکوومەتی سووریا بڕوای بە فیدراڵەتی باکووری سووریا هەیە ئەوەندەی کێوە تێگەشتن یعنی ez dixwazim vê bêjim ji bo vê mijarê yanî me projeyekî me ji bo çareserî heye ne tenê ji bo Rojava û Bakurê Sûriyeyê ji bo her çarparçe Kurdistanê ji bo rojhilata navîn bêgiştî welakin tiştê ku niha em dikin û ev itîfaq û çûna me ya Şamê jî ye ku xizmeta wê dike danasîna projeya me ya siyasî ye yanî pêwîst e hikûmeta Sûriyeyê rayedarên Sûriyeyê hêzên heremî nerîna me ya siyasî nas bikin hewldanê me ji bo çareseriyê jî tê bigihêjin yanî pêwîst e ew hêzana wê rastiyê bibînin yanî tesqîfekî siyasî îdarî ji bo hêzên
سووری و هێزên دەرڤژ بووی پرۆژەیە ئەمە پێویستە پێویستە ئەو ناکێ زانبن کورد چت خوازن پرۆژەیە فەلسەفانەتەوە دەموقراتیک لەسەر وێ ناکێ ئاواکردنی چ دبێژێ براتیا گەلان حتا چ ئاستی تێمەشاندن دۆزا کورد و چاوەوەری چارەسەرکردن پرۆژەیە فەدرالیە دەموقراتیک یە کۆمەدایی پێش درۆژاوا و باکووری سووری دەوێت چاوا بێ چاوە ئەنفیساڵێ ناکێ چاوە مافی هەموو گەلات پارێزێ چاوە سووریەکی یەکگرتو دپارێزێ ئەف پێویست بوێ نەرینێ هەیەش بۆی وێنە چوونە مەیاش ئامێ حتا ئاستێکی دەناسێ بۆ نمونەوەی کێوە ڕاتەنگاندووە دانی پێدەدەنێت بۆ فیدرالیەت حکوومەتی سووری یعنی ئەس بێژم کە حکوومەتە سووری خۆدی زەهنیەکی ولە شوفی نییە حتى وكا نها حتى استاجي حكومة سوري خو وكا تك دولة تك زمان تك نتو جمهورية عربية سورية الجيش العربي السوري يعني مفاهيم نتوي اكو دي بيش حتى وكا نها دولة سوري خدي في ذهنيته يعني كرك امو هناك زانبن واف ذهنيات شارسرية بيش ناخ از تخوازم وين ريني دویم جاره دبیجم کو دولت نتو پرست او دولت کو خودی یک قالب خودی یک آل خودی یک زمان خودی یک چاند یک نتو کو کسی قبول نکن سیاست آوانا که تک چود روجلات آناوینده و پیوستی آوانا که بگوهرتنه کی هه کو دناوا و دولتان ده گوهرتنه کی واچه ببه کو دولت نتوی دروجلات آناوینده پیک هاتین دناوا خدا قبول بکه لسروی اساسی چاره سری دست پیشت که در ویوه گوری نریناما نممکنه چاره سری نت سوریه ده نت دولت دی یکو پر رنگن از باورم همو دولت روجلات آناوین دولت نتو هایی پشتی سایکس پیکو هاتنی درست کرن یعنی پر رنگن یعنی کرد عرب سریان پر نتون پر اولن پر چاندن پێویستیەکی بووێ پرۆژەیەکی وەکەیە و ئەم درست دەکەن هەیە و چارەسەری گشتی ڕۆژهەڵاتان ناویندا سپاس دەکەم ناوبڕێکم هەیە دواتەگرێم بۆ لای بەڕێزت بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر Introducing the LG G6, the big screen that actually fits in your head. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی یەک هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 فانسینێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت
جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک سلێمان سەبارەت بە چوونیە شاندە بۆ نمونە ئەنە کەسە ڕەخنی هەبوو لە شاندە کە ئەوان پێیان وایە نوێنەراتی کورد ناکەن ئەو کاری چێکە کورد بۆنم لە سووریاش ناتوانێت یەکگرتو بێ ئێوەنەوە کارەکەی خود ئەوانەوە کارەکەی بۆ نمونە پرتەوازەی ناوماڵی کوردن لە سووریا شاندەیەک و چووی شامێ شاندەیەکی تەمسیلا مەجلیسە سووریای دەموکراتیک دکێ دناوا مەجلیسە سووریای دەموکراتیکدا بدەهان پارتیên کوردی هەنا چەند پارتی کوردیە لە ناو مەجلیسی سووریای دەموکرات باوەڕ دکەم 12 پارتی یعنی تەنێ کوردی هەنا بەس کوشتی عربجی هەنا پارتیên سوریانیجی هەنا پارتیên ئاشوریجی هەنا ینی بگشتی بێکاتەیەن سووریایە دناوا خۆدا هەمبێستکە و دەهان کەسایەت بەڵام ئەوان بۆ کوانە کەساوان بەشدارین بۆ نمونە لەو گفتوگویانی لەگەڵ حکوومەتی سووریا یعنی ئەنە کەسە جێ خۆ دناوا ئەتیلافا ئۆپۆزیسیۆنە سووریە دەدگرێت ئەو وێ سیاسەتێکی بووی ڕەنگی دەرڤی سووریای دەمەشێنن لەسەر تورکیای و لەسەر ئەتیلافا ئۆپۆزیسیۆنی خۆ دەبینن پارچەیەک ژێ و گۆری وێنە ئێوە بەشێکن لە ژێر کۆنتترۆلی تووشیدەم بەوە چوونیەوە ئەنە کەس بتەکیید گۆری سیاستە تورکیە و بەڵامانیەوە تۆمەتبار دەکەن بۆ لەگە ڕژێمی سووریان پەیوەندیان لەگە ڕژێمی سووریە بەرەزوت دێوە خەتی سێ من لە ناوچەکە بەڵام بۆ من ئەنە کەسەی وش تۆمەتبار دەکا بۆی کەەوە سەر بە ڕژێمی سووریان ینی من زێدە تعلیق لەسەر ئەنە کەسێ ناکەم لێ فەرق و جیاوازیات نابەرەمە و ئەنە کەسێ دە ئەڤەیە 6-7 ساڵێ دەرباس بوویدا ئێمە وەکە کورد ما گوت ئەم سیاسەتێکی هەندر و بدنەمەشاندن گەلێ خۆڕێخستن بکەن زمانی کوردی پێش بخن گەلێ کورد بپارێزن هێزی کوردی ئاوا بکەن ڕێڤەبریەکی کووردا ئاوا بکەن و ئەم هەرەمێ کوردی لەسەر زەمینی و لەسەر عردێ ئیرادەیەکی کورد ئاوا بکەن و ئەمکار بن بەس ئەز تەواو بکەم ئەمکار بن بوێ ئیرادا کوردی ئەم سیاسەتێ بکەن دیبلۆماسیەتێ بکەن و اتیفاقێ کو ئەم دناوەوێدا چارەسەریە دۆزا کورد بدێمەشان ئەف هەلوەستە مەبوو هەلوەستە ئانە کەسی دەڤژ هەرەمێک کوردی بەردان پشتە خۆدانە سیاسەتا دەرەوە پشتە خۆدانە سیاسەتا لەسەر نەتەوپەرستیە یاک و هەنێک هێزێن نەتەوپەرست و ئەدات بوون دەستی هێزێن دەرەوەدا ئەو سیاسەتا و دەرەوە کوت ئەزێ سیاست و دیبلۆماسیەتێکم و ئەزێ سەروی ئەساسی ئەزێ وەرم سووریایدا سیاست بکەم فەرق و جیاوازیە مەجێ ئەڤە ئەومانە دەرەوە و هەندرومە خۆڕێ خستن کرد ینی ڕاستیە فەرقادنا بەرامە و ئەنە کەسێدا ئەڤەش بۆی وێ ئەز نقطە کە دیسەر ئەنە کەسێت خوازم بێژم ببوورە ینی ئەنە کەسێ ئێستا بوویە دوو بەش ئەنە کەسە بەرێ نامایە یعنی ئەمژی زانن ئەنە کەسە هێنێک پارتیە سیاسی کوردی کەڤن بوون ئەم کەسایەتێوان هەست دکن و ئەمزانن ji بووی دۆزا کورد و ji بووی مافی کووردا تە کۆشیندانە مەشاندن دناوە ئەنە کەسێدا کەسێ ڤێرەنگی هەنە و هەروەها گەلێ مەلێک و حتاوەکەنها ئاستێکی هەواڵبەندی ئەنە کەسێ بینن ئەم ڕێز و احتیرامی ژوارە دەگرن لێ ڕاستیە ئەنە کەسێ ئەوەیە ئەنە کەسی ئیرۆ ڕۆژ دوو بەشە یەک لە هێندر و دەیە ئەو بەشێ لە هەندر و دەستکەفتیان ڕۆژاوای کوردستانی دبینێ ڕێز و احتیرامێش هێزن و پارێزن ڕەدەگرن ڕێز و احتیرامێش مؤسسات و دەستگەهن و خزمەتی ژوارە دکن دگرن و جیە خۆ دناوە پەروەردە و سیستەما ڕۆژاوادا دگرن و نەممکنە ئەو نەرینا و دژبر یا و عێریشی ڕۆژاوا دکێ قبول بکنە ئەف و چەندین دەنگێ ڤێرەنگی ژوا کەسانە و ژوێ قاعیدا ئەنە کەسێ دەرکەت یعنی قبول ناکن ئەو نەرینا دەرەوە ئەو بەشێت دووە یەک و دەرەوە مایە یەک و پشتەخوا تەسلیمی سیاسەتن هێنێک هێزێن دەرەوە بوونە و هەر ڕۆژانە عێریشی دەستکەفتیە کورداتکن عێریشی نرخێ کورداتکن و عێریشی سیاسەتا و ئیرۆ ڕۆژ درۆژاوای کوردستانی دەتێمەشاندن ئەوانە ئەو هێزێندی یعنی ئەو کەس هەنێک کەسایەتن هەنێک قیاداتی ئەنە کەسێنە حتا داوی تەسلیمی سیاستا تورکیە بوونە و نەممکنە ئیدی گەلێ ڕۆژاوا و باکووری سووریت نەری نامداوا قبول بکەش بەر ئیدی ئەوە ئەونا عێریشی نرخی کورداتکن گەلێ ئەنە کەسێ بخۆوە قبول ناکەی ئەو نکارن جوینێ خۆی ئەنە کەسێ دەینن نکارن کۆنگرێ خۆ چێ بکەن ji ber ku gel îdîwanekê qebul nakî زۆر باشە بەس بە کورتێگەر وەڵام دەیتەوە سەرسەرێکترمان بوو سەبارەت بەوەی کە هیچ لایەنێک ناو پژیوانێک تەرەفێکێ لەو گفتوگویانی نێوان ئێوە و
حکوومەتی سووریا کە گفتوگۆی سەرەتاین بۆ نمونە ئایا ڕەزامەندی رووسیا و ئەمریکا و ئەوانە ڕایان چی هیچ هەڵوێستێکیان هەیە لەو بارەیەوە؟ یعنی بۆ vênakê ez dixwazim nerîna xwe vê rengî bidim me diyar kirin ku di tarafên Sûrî ne hevdîtin û guftogûyekî navxweyiya ne derveya پەیوەندی بەناو بژیوان و تەڕەف نییە pêwendî ez vê bêjim her tişt di rojhilata navîn de di siyasetê de giştî dinyayê de hevdû timam dike hêzên Amerîkî jî ser xaka Sûriyayê hene hêzên Rûsî jî hene hêzên herêmî jî hene bandora xwe lê dikin yanî em nikarin bêjin wala tam welakin îrada siyasî ya ku taybet ez bêjim wefdê Sûriyaya demokratîk îrada wê ya siyasî heye qerara wê ya siyasî destê wê de ye heta dawî yanî weke vedî teslîmî hinek hêzê dî nebûye îradekî xwe heye پێش گفتوگۆکانی زوو توێژێکتان لەگەڵ رووسیا نەکردووە لەگەڵ ئەمریکا بۆ نمونە بەر لەوەی کە و توێژ لەگەڵ حکوومەتی سووریا بکەن لەسەرمە خاوەن ئیرادەی سیاسی خۆ سەربەخۆی خۆتانن بەلکی گفتوگۆیên ڕاستە ڕاست nebûne welakin bêguman ew hêzana bi bandorin di Sûriyeyê de em nikarin bêjin wala bê bandorin heta dawî welakin di nava Rojava û Bakurê Sûrî de îradeyekî siyasî ji bo çareseriyê heye û gelek ciya de jî dibêje hêzê derve na yanî di Efrînê de me got her kesî na û me berxwedan kir û me şer kir min got mirêka me yanî aynika siyaseta me Efrîn e aynika siyaseta me Kobanê ye aynika siyaseta me heta wekin ha şerê li dijî daşê بە ڕەنگە خەڵک پرسیار لەسەرەوەی دروست بێ بۆ نمونە ئەمریکا دژی ڕژێمی سووریایە بۆ نمونە 8,000 باز لەوە دەکرێت کە 8,000 سەربازی لە ناوچە کوردیەکانی سووریا هەیە ئەو لەگەڵەوەدایە بۆ نمونە گفتوگۆ لەگەڵ ڕژێمی سووریا بکرێت یعنی ئەم پێویستە هەنێک تشتا ڕۆژهڵاتە ناوین دەزانبن کو هێزێ ناونەتەوەی بەلاون لە هەموو ڕۆژهڵاتە ناوین لە هەموو شوێنە هەنە باندۆرا بێگومان لە سیاسەتê heye bêguman berjewendî xwe diparêzin ew nakê neş bûyî mafê gelê Kurd hatina Rojava û Bakurê Sûrî û ma nawanakê jî neparastina doza Kurda û gelê Kurd e ev rastiyek e heger berjewendiya açib xwazin wê kurî berjewendiyê xwe tev bigerine pêwîst e gelê Kurd di vê rastî û vê zehniyetê de bê îrada Kurd rêxistinekirina Kurd siyaseta Kurd ya ku Kurd biparêziya ya Sûrî karê Sûriya nû ava bikeya ya Sûrî karê Sûriyekî nenavendî demokratîk ava bikeya gorî wê nakê destûrekî demokratîk wê Sûrî pêwîst e binivîsênine ez nabêjim hêzên navnetewî nikarin باشە بەس بوونی ئەمریکا بۆ کورد گرنگە ئێستا لە ڕۆژاوای کوردستان کە ئەمریکا لەوێ هەیە باز لە ژمارێکی زۆر سەربازی ئەمریکا دەکرێت بەڵێ ینی هەبوونەکی ئەمریکا هەیە سووریا دە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریایەدا یعنی ئەم هەبوو ناوێ کەنگی خۆ بکشێنێ کەنگی خۆ نەکشێنێ ئەف گرێدای نابێت گرێدای واناکە ئێمە مەڕۆژێکی دە ڕۆژاوا و باکووری سووری دەوەکە کورد پشتە خۆ نەدای هێزان ناونەتەوی یعنی هەبوونەوە هەیە وەلاکن ئێمە ئەمبەری وا هەبوون یعنی کوردا ئیرادا خۆیان لەشگەری ئیرادا خۆیان سیاسی بەری و ئەمریکا وەرێدانا بەڵام چەندەوە زانیارە دووسم باز لەوە دەکەی کە ڕۆژاوای کوردستان پێشتدا بەشکرا بوو لە نێوان دوو ناوچە ناوچەیەکیان کە ئەمریکیە بەشی کۆبانێ بۆ کانتۆنی کۆبانێ و جەزیرە ناوچەی ئافرینیش ناوچەی جێنەفوزی رووسیا بوو تا چەندەم دابەشکاری هەیە بۆ ناوچە کوردیەکان لە نێوان هێزانێ دوڵەتیەکان یعنی ئەv سیاسەتێکی ji heremên Kurdî û ji rojhilata navînan ji Sûriyayê jî mestira yanî pêwîstî bi wê naskirinê heye ku stratejiyekî navnetewî gorî berjewendiyên hêzên hegemonîk Amerîka û Rûsya û Ewropa û Sînê we vê rengî siyasetekî tê meşandin pêwîst e her kes wê rastiyê jî zanibe rasta heta dawî têxwestin ji kesên xwe berpirsiyar dibînin yan jî rêveberiya xwe ser yan jî hêzên siyasî di Rojava û Bakurê Sûrî de ku Rojavayê Kurdistanê biparêzin encamê siyaseta li Efrînê berpirsiyariya wê nakê rakin ew nakê rast e welakin di ser Efrînê îtîfaqekî navnetewî hate kirin îtîfaqekî bi giştî dewletên navnetewî li serê îtîfaq kirbûn ne tenê ku em bêjin wela Türkiye'ye bu eğer Türkiye'ye tane bana beri şerê Efrînê jî şerê me serkeftinê Efrîn dikein belan baz dike kە دوای ئەوەی کە تورکیا بۆ نمونە هێزەکانی لە ئەفرین کشاندەوە و داگیرکردنی ئەفرین بۆ نمونە دوایەوەی کە ئەمڕۆدا ڕوویدا باز دەکە کە پەیوەندی رووسیا و کوردانی سووریا زۆر لاواز بووە ئەمە وایە پەیوەندەکە زۆر لاواز بووە یعنی ئێمە دە ڕۆژاوا و باکووری سووریایدا سیاسەتامە هێزی ناونەتەوی گشتیرە وەکە دیبلۆماسیەت ئەم خۆت ناکەن و پەیوەندی هەر بەردەوامن
یعنی سیاستێکی بووی ڕەنگی کورد ئیرۆ ڕۆژ دنا مەشاندن لێ ئەستخوازمش بۆی ئافرین تایبەت چەند گۆتمان بێژم ینی ئافرین هەرمێکی کوردی بوو سەری سەدی 98 سەری سەدی گەلک ینی سەری سەدی سەد مرۆڤ کاری بێژێ کوردی بوو هەرمێکی سافی نەتەوا کورد ژیان دکرد ئیرۆ ڕۆژ هاتیە داگیرکردن ممارەساتن پر قڕێش تێنە مەشاندن گواردنێکی دەموغرافی پر بەرفەرە هاتیە مەشاندن ji بۆی ماوەکە ڕۆژاوا و باکووری سووریایی ئافرین ناسنامامەیە سەری ئستراتیجیا مەدەی چاوە کەرکک ji بۆی باشووری کوردستانی هەگەر کەرکک نە کوردستانی بێ چارەسەری پێش ناکەوێ چاوە قودس ji بۆی عەرەبا قودسە بێ قودسێ تەنازل ناکن و ئیدی چارەسەری نەممکنە پێش بکەوێ ji بۆی ڕۆژاوا و باکووری سووریای ژی ئافرین ji بۆی مەئەفە ئافرین تەکوشینە ji بۆی ئازادی ئافرینێ vegera ئافرینێ ئازادکردنە ئافرینێ ji بۆی چاوڵێکێ بوونەوە دووبارەی کە ئەفرین بکەوێتەوە ژێر دەستی هێزە کوردیەکان بۆ نتوانرێت ئەمە بکرێت گومان ئەم تەکوشی نایە دەدنە مەشاندن نەتەنێوە گەلێمە ئیرۆ ڕۆژ لە شەهبایی مایی گەلێمە ئیرۆ ڕۆژ بەرخوادانێت کێ و لە بەرخوا دێ لە هێڤیا vegera ئافرینێ ئەو ڕاستیەکە یعنی ئەم نابێژنەوە کە کەرکک و قودسێوێ درێژ بکەی یانجی بەهێویتیەکی چێ بکەوێت سیاسەتێکی ناونەتەوی سەرمەوەری مەشاندن نا لێ هەر کەس ڕاستیا بێزانە بێک و ئافرین یا وی گەلێل شەهبایە و ئەو گەل پێویستە بەگرێ سەرخاکە خۆ ملکێ خوا یعنی گوهارتنە کو ئیرۆ ڕۆژ تورکیە ئافرینێدا دروستکردە نەممکنە هێزێن کوردی درۆژاوای کوردستان هێزێن سووریایە دەموقراتیکیە کورد و عەرەب و سریانە بهلن ئەو واقعەیە گوهارتنە تورکیە چێکری ببێ واقع و ڕەحەت ڕوونن وێ هەرتم ئەو هێزانە ئەو کەسێن کول سەرمال و ملکێ کوردار و نیشتنی ئەو کەسێن کول عافرینێ گوهارتنە دەموقرافی چێکردنی وێ ئارمانج و هەدەف بن هێزە لەشگەریرە وێ ڕەحەت نەڕازن وێ ڕەحەت نەڕوونن وێ هەرتم دماترسی کاتمان کەمەوە سەبارەت بە پێدوایە ئایندەی کورد لە سووریا لەگەڵەوەدا کە بۆ نمونە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی سووریا بکرێ یاخود ئەوەی کە بۆ نمونە چەند لایەنێکی کوردی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سووریا گفتوگۆ دەکەن مافەکانی کورد لە کام لاوا دەستەبەر دەکرێن بۆ چوونیەوە یعنی ئێمە ئەم زەلال و ڤەکری دباقنە هەر هێزەکی تایبەت هێزین کوردی ئێمەش بوویمە یەکیتیا کورد و ئیرادا کورد پر گرنگە پێواژوەیەکی وەکە وەها گرنگ سووری دەست پێ کردە دەری ڤەکریش هەموو لایەنێن سیاسی سووری و دسەریدا کوردی وەرن بەشداری vê pêvajoya siyasî ya giring bibin va gavên siyasî ji bo avakirdina Sûriyaya nû bibin va siyaset û ittifaq û mufawedatê ku îro roj amadekarî jê re têne kirin ku her kes rola xwe tê de bilêzî her kes karibê ji bo Sûriyekî ne navendî Sûriyekî demokrat Sûriyekî ku doza Kurd tê dewrê çareserkirin Sûriyekî ku hemû Kurd hemû pêkhateyên Sûriyeyê Kurd û Arab û Siriyan bi hev re jiyan bikin rola xwe bilêzin berekere derî vekiriye ji bo hemû hêz û layanên siyasî بەڵێ بەس سەبارەت بە ئۆپۆزیسیۆنی سووریا ڕێی باشە بەرامبەر مافەکانی کورد لە سووریا یعنی ئەوەی کە لە دەرەوەی بۆ لە دەرەوەی خەریکی کۆبوونەوە لە وڵات لە جنێف دوو هەیە جنێف سێ ئەستانە لە سووتی کۆبوونەوە بوو ڕێیان چۆنە بەرامبەر بە کورد ئێمە گۆری پێواژوەیە سیاسیە کە ئۆپۆزیسیۆنە سووری دەرباز کردی ji rejîma şofînî ya Şamî jî xirabtir yani heman zihniyeta Sûriya xirabtir bo Kurd heman zihniyeta muarada û zihniyeta rejîmê li beramberî Kurd li beramberî demokrasî û azadiyê heman zihniyeta zihniyekî vî rengiye tekoşîna me li beramberî her du zihniyeta heye ew rastiyeke ji bo wêna opozisyon zaten nîtacê dewleta netew û zihniyeta şofînîst ya rejîmê دوا پرسیارم لە دەرەوەی تەوری بەرنام کە سەبارەت بە نوێنەرایەتەکانی ڕۆژاوای کوردستان تاکو ئێستا ڕێگەدراوە پێشتر باز وەکە کە لەم پەردووز دەکرد لە هەورێر نوێنەرایەتی ڕۆژاوا بێ ئێستا کراوەتەوە لەوێ ینی مەخابن هەوڵدانێ مە هەبوونش بۆ ئەم نوێنەرتیەکی لێ درێڤەکن و بەرین هاژی نەرینە خۆ گوتبوون لێ حتاوەکە ئێستانینن هۆکاری چێ کە ڕێگەتان پێنادرێ بۆن لە پایتەختی باشووری کوردستان نوێنەرایەتی ڕۆژاوای کوردستانە بێ هۆکاری چیە بە بۆ چوونیەوە پاساوەکان چی یعنی سیاسەتە و هەولێر لە بەرامبەری ڕۆژاوا دایی مەشاندن ئەمبارگۆی لەسەر ڕۆژاوا سیاسەتا دژبر یا و دەستگەهێن ڕەگەهاندنی هێنە کێزێن ئەنە کەسێ سەرناوێ ئەنە کەسێک و لەجەم خۆ کۆمکردنەوە دژمناتیە پرۆژەیە مەیە سیاسی دکەن هەروەها باندۆرە سیاسەتە تورکیە لەسەر وانا و لەسەر ئەنە کەسێ
ناهێلێ کورد نابەرامەدە نزیکاتی چێ بێزاتن ji bo yekîtiya Kurd ji bo yekîtiya Kurd ên me heta dawiya mamedene yek ji beşê ku nahêle ew yekîtî çê bibe nahêle ew kongra netewî Kurdî werêdar xistin ew siyasetên baldora زۆر سوپاس بۆ بەڕێز سلێمان عارب نوێنەری پارتیەکی دیموکرات پێدە لە هەرێمی کوردستان کە لەم بەرنامەی لەگەڵ مابوو سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ